باشە هەتایەکی خۆش وەکو هەمووتان بەخێر بن بەڕێزان وردە وردە ئەشتێ ناو قسە و باسەکانەوە ئەم شەویش وەکو هەموو شەوەکانی تر لایڤێکمان هەیە و هیوادارم کە بتوانین سوود بە هەموو لایەک بگەێنین و کۆمەڵێک قسە و باسمان لەسەر مۆزوعەکان هەبێت. سەرەتا ئەمەوێ ئەوەتان پێ بڵێم کە بەداخەوە چوار گریلای پەکەکە بۆ ناوچەیە تێپەڕن دیارە برسیان بووە لایەناتە دوکانێک لە گوندی کنەک نزیک بەنداوی بێخمەیە هەندێک پسکیت و خواردنیان کڕیوە لە دوکانەکە. خاوەنی دوکانەکە بە ناوی نەبی مەحەممەد قار تەلەفۆن بۆ بەرپرسێکی پارتی کردووە پێوتووە چوار پەکەکە هاتوون بۆ ئێرە و بەرەوە ئەو چێوە ڕۆشتون پارتیش بۆ ماوەی و کاتژمێرە ئەو ناوی تۆباران کردووە و گەمارەی ئەو گریرانی یان و تاوکو ئێسا چارەنووسیان نادیارە و بەداخەوە ڕەنگە شەید کرابن بەدەستی چەتەکانی بنەماڵەی بازانی. ئەوە تەنها پێشەکیەک بوو خۆشەویستان و عزیزانی من وردە وردە ئەشنە ناو لایڤەکە یەک دوو دقیقە ئەوەسین تا هەموو بەڕێزان و خۆشەویستان کۆ بنەوە ئەو کاتە پەیامەکانی خۆم لە خزمەتیەوە عەرزەکەم و بای بەجێتان ئەهێڵم. هەمووتان بەخێر بن سەر ڕۆحی من سەرچەیە کاکەوە هەتاوەکە لایەک ڕووناکە کات و شوێنەکەم استراتیژی نییە بەداخۆ دەی بەخێر بن سەر چاو. هیچ کەسێک تەلەفۆن بۆ ئارام ئەحمەدەکە لە کاتی لایڤە حورمەتم بۆتانەیە بەڕێزان لە وەساپ لە ڤایبەر لە فلان تەلەفۆن بۆ بەندەمەکەن هەتاوەکو کۆتایی لایڤەکەم. ئەم شەو بابەتەکەمان گەرم و گوڕە هیوادارم کە بتوانین قسە و باسی خۆمانمان هەبێت. بەخێر بێنە سەر چاو. بابەتی منم شەو لەسەر وەڵامێکە بە تیڤی قرخنەکەی دەباشان و کوردستانی نوێ کە توانم بڵێم کوردستانی نوێ خەڵکی ئێستا بۆ نان خواردنیش بۆ سفرێش بەڕاستی بەکاری ناهێنن وەڵامی بۆوان ئەدەمەوە و بابەتەکەشم لەسەر مەسەلەی داگیرکردنی زەوی وزارەکانی منتیقی سێمانی ئەوانەیە هەرچەندە لە زۆربەی قەزا و ناحیەکان ئەمە کراوە بەڵام ئەو بابەتەی ئەم شەو بۆتان باسەکەم بابەتی گرنگن هیوادارم کە سوودێک بە ئێوە بگەین. ئەوە سین یەک دقە. تابان ئەموتانە زان وەڵامەکەی من لە پێشە بۆکوتم بۆ تیڤی قرخنەکەی دەباشانە گەلی کوردستان و بۆ کوردستانی نوێیە کە بابەتێکیان بڵاو کردبەوە وێنەی منیان لێدا بوو لەگەڵ مەجموعەیە کەسی تراکە لە ئەوروپا ڕخنەی خۆیان هەیە قسەی خۆیان هەیە. من لێرەوە بە بەشی خۆم وەڵام بۆ مۆسوعانە دەمەوە و هەمووانش کە ناوێن هاتووەتان خوان قسەی خۆیان هەبێ نازانم بوویان نیان بۆ من نازانمەوە بەڵام بەرحاڵ من لێرەوە وەڵامێکی خۆم ئەدەمەوە هیوادارم کە بتوانم وەڵامێک بۆ ڕخلانیش بدەمەوە یان ڕخنە نا بۆ جلوس و کاتێنی کە بە ئارام ئەحمەدەن. طبعا ئەو نووسینە ئەبێ هەمووتان بزانن کە بە قەڵەمی باو بەعسیەکی وەکو سەکران عەبدوڵڵا نووسراوە. طبعا سەکران عەبدوڵڵا یا ستران عەبدوڵڵا خەڵکی کەرکووکە و باوکی کۆنە بەعسی بووە بەدەستی یەکێتی کاتی خۆی کوژراوە. لە دوای ڕاپەڕینەوە ئەم زۆڵە جاشە یا ئەم زۆڵە بەعسیە خەریکی ماساوچێتی و لەبلەبانیە لە شێوە بای بێشەنی خۆیەکە و پارەی خۆی وەرەگرێت ئام ستران عەبدوڵڵایە. ئەو بابەتێش کە بڵاو بووە لەگەلی کوردستان و کوردستانی نوێیە ئەو بابەتە با قەڵەمێکی مناڵی کۆنە بەعسیەکە ئەو شیرەی کە خواردێتیەوە بە پارەی خۆفرۆشی و بەعسیەتی بە قورگەشتە خوارەوە لەبەرەوە کەسیانیوە هەر ئەو لێ دەرەچێ بەڕاستی یعنی کەسێ بۆ پارە نەپەروەردە بێ هەر ئەو لێ دەرەچێ. بۆیە وەکوتە من بە بەشی خۆم وەڵام ئەدەمەوە. ئەوە ڕخنەکەیانەوەیە کە گوایە ئەو کەسانە بۆ حیزبەکانی خۆیان باش بوونایە و ئام قسە پوچانە ئەوەی کێتەوە سەر ئارام ئەحمەد یا قسەکەی ئەوان کە ئەمانە بەکەشی حیزب نەهاتوون بۆ مەگەر ئێوە بنەماڵی تاڵەبانی پاڤێڵ و قوبات و شاناز و ئەمانە ئێوە بە عەمەلی حیزبەتی هاتوون بەڕاستی بۆ مەگەر ئەوێشێتی نیشیمانی کە دەیان هەزار ڕۆڵەی ئەم گەلە لە ناویا شەید کرا کە ئەندامانی کۆمەڵا بە شیعارەوە چوونە بەردەم پەتی سێدارە ئێستا ئێوەکو مانگە دایناشۆن ئێستا شاناز و لیلۆز شەرابی پێوە ناخۆنەوە ئێستا ئێوە شەوانە پەپارەیە و حیزبە ناڕشێنەوە بەڕاستی بۆ ئێوە ئەخلاقتان بۆ حیزب و سیاسەت یەشۆتەوە لە واقعە بۆ مەگەر ئێوە حیزبیاتیتان نەکردۆ بە پەن نەتان کردۆ بە کۆمپانیا مەگەر بەسەر ئێوە ناپەڕند و لەڕێی جەماعەت نەبوونەتە ملیۆنێر و ملیاردێر هاتوو ئێوە بێحەیان بەڕاستی ئێوە بێشەرمیتان کردووە بە مۆدێل بێشەرەفیتان کردووە بە شانازی بەڕاستیم ئەیەن لە یەخەی خۆتان باشە. ئێستا کچەکانی برای مەحمەد فیتنەی شەڕی ناوخۆ لەسەری ئەلەوڕێن و لەسەری پارەکەڵەکەکەن مناڵەکانی ئەوان ئێستای خۆن بەڕاستی ئەوە ئێوەن حیزبیاتیتان ناشین و نابود کردووە نەک ئێمەوەمانان
باشە یەکێتە ڕەسەن و شەریفەکان کە سوکاری شەهیدان ئەوانەی زیندانیانی شاخ ئەو پیاوە ماندوانەی کە لە دزی و گەندەڵیەوە نەئاڵاون ئێستا پێیان شەرمە بەڕاستی بڵێن ئێمە یەکێتین. هەموو کەسێ ئەو ڕاستیازانەیە دوو دانە ساڵی ڕەبەقا بچووکترین ڕێخلەم لە لاهوری شێخجەنگی نەگرتووە، یەک و شێشم بە قازانجی نەوتبوو تا ئەمڕۆ داوانە. باشە خۆ هەر لەگەڵ ئێوەی شابوو هاوسەرۆکی حیزبەکەتانە. باشە تەنها لەبەرەوە بوو کە دژی بنەماڵەی بارزانیە، دژی داژیکاری تورکیا بووە، دژی شەڕ بووە شانبەشانی جامانە سوورەکانی بنەماڵەی بازانی و جەندەرمەکانی تورک، دژی پەکەکە و قەندیل و ئەلەم بابەتانە. ئێستاش ئێوە لەسەر داوای بنەماڵەی بازانی و تورکیا کودەتاتان لێکردووە، نەک من ئەوەی کە سەختانە دژی بووە ئێستا هاوسۆزیەتی لەبەرەوەی کە دژی کارە چەپەڵەکانی ئێوەیە، چونکە دەزانن خەنجەرەکەتان ئەوەندە نامەردانەیە، خەنجەری جامانە سوورەکانی خێری مەلایە، بۆیە خەڵک پێی قوت ناچێ. پاشان ئەوەی ئەکەدە سەر ئارام ئەحمەد من لە ژیانما حیزبی نەبووم، ئەشهەدوو بە هەموو توانامەوە پشتیوانی کارنەوشیوانم کرد، دوای مدنەکەی بزوتەوەکەی فرۆشرا بە بنەماڵەی بازانی لەسەر ڕێڕەوی خۆی نەما بۆ گۆڕانکاری بۆ کۆمپانیا، ئیتر منش دژی ڕاوەستامەوە. من نەکڕاوم کۆیلەی کەس نیم هەتایە دابنیشم وەکو ئێوە بە ناوی ئەم حیزب و ئەو حیزب و ئەمەوە خەریکی پارە کۆکردنەوە دزی و تاڵانی بم. باشە کاتی ئەمانە هاتوون بزوتەوەکیان هەڕاش کردووە، من مەجبورم پشتی تێ بکەم، ئەوە تا هەڵە وەرێن. باشە ئەوانیان بە دەورەوە ماوە کە ئەهلی مامەڵە و پۆس و پارەن، هیچ کەسێک نییە بڕوای بە بنەماکانی گۆڕانخوازی مابێ ئێستا لەگەڵ گۆڕانی گردەکەی بێت. باشە ئێستا سەر بەو گردە بێ لە حقیقەتە. ئینسانی شەرافەتمەند ئینسانێکە بۆ گۆڕانکاری تێبکۆشێ پێی شەرمە ئێستا پێی بڵێن گۆڕان، تەنها ئەو ئینسانە ساختەچیانەی بە دەورەوە ماوە کە خەریکی پارە و پۆستن. باشە بۆیە ئەو خەڵکەی ژوایە واقع دەبینێ، بۆیە پشیوانی شێخ لاهورەکەن. باشە بە پێشەوانەوە ئێمە ومانان شەریفترین ئینسانەکانی کۆمەلگای کوردین، چونکە ئێمە لە ئەوروپاوە خەمی میلەتەکەمان لە کۆڵناوە، لە زێدی خۆمان لەبەر هەڵوێستەکانمان وڵات بەدەر کراوین، بەدەستی ئێوەی چەتە، بەدەستی بنەماڵەی بارزانی بنەماڵەی تاڵەبانی. باشە ئێمە ومانان کە لە ئەوروپای لە دزی و گەندەڵیۆ نەئاڵاوین، موچەخۆری بندیوار نین، خۆفرۆش و ماستاوشی نەبووین، ئەرزە داژیرکەر نەبووین، کۆمپانیایشمان نییە، قەڵەم فرۆش نەبووین، بەشداریمان لە ناشینکردنی کۆمەلگا و ژینگەکەماندا نەکردووە، دەستی داژیرکەرانمان نەهێناوەتە سەر ئابڕووی گەلەکەمان. بەڕاستی سەر بە عەلی بابا و 40,000 دزەکە نەبووین لە واقعە. عەلی بابا مەسعود بازانیە، 40,000 دزەکەیش بنەماڵەی تاڵەبانی و سەرانی پارتی و یەکێتیە. باشە چڵەدارێکی ئەم نیشتیمانە بەدەستی ئێمە نەشکاوەتەوە، گوڵێکیمان نەژاکاندووە، وەکو ئێوەی دز و درۆزن و خائین نەبووین، لە ئەوروپایشەوە پشتیوانی گەلی خۆمان بووین و دژی ستەمکاری ئێوە ڕاوەستاوین و ئابڕوومان بۆ ئێوە نەیەشتۆتەوە. بەڕاستی باشە دژی دزی و جەردەیەکانی ئێوە ڕاوەستاوین. باشە هەر یەک لەو کەسانەی کە کوردستانی نوێ کە خەڵکی بێزی نایە بیکەن بە سفرە، گەلی بەناو کوردستان کە تەنها تیڤی دەباشانە بە پارەی دزی بە پارەی تاڵانی بەڕێواچێ. بۆیە هەر یەکێ لەم کەسانە کە من ڕێخنێشم لێیان هەبێ قۆنەرەکانیان لە پاڤێڵ و قوباد و شەنا شەریفترە. باشە بۆیە ئەوەی کە ئێمە پشتیوانی لەکەین بە شەریفی ئەزانین و بە زوڵم لێکراوی ئەزانین لەو هەلومەجە دیاریکراوەیە. ئێوە هاتوون باسی کاک بورهان یاسینتان کردووە کە بەڕاستی دیفاعیشی نەکردووە لە لاهوری شێخجەنگی، تەنها لێکۆڵینەوە ڕای خۆی وتووە. من تەحەداکەم لە هەموو پارتی و بنەماڵەی بازانی یەکێتیە یا لە بنەماڵەی تاڵەبانیە تەنها پیاوێکی شەریف و عاقڵمەندی وەکو دکتۆر بورهان یاسینی تیابێ. باشە سەری هەمووتان ناگەتە پێڵاوەکانی لە واقع. ئێوە حەتان چییە ببن بە قۆنەرەی دکتۆر بورهان یاسین، ئینسانێکی شەریف. باشە من وەکو ئارام ئەحمەد لەسەر وتەیەکی حەزەتی عەلی کارەکەم. باشە کە فەرمێ تیری دوژمن ڕوو لە هەر کەسێ بوو ئەوە لەسەر حەقە، ئەمە عەسڵی مۆزوعەکەیە. بۆیە ئەکسەریەتی یەکێتیەکان و خەڵکی دەرەوە یەکێتیم هاوسۆزیش لاهوری شێخجەنگین، نە لەبەر خاتی لاهور وەکو پێشووتر وتومە، لەبەر ئەوەی کە خەنجەرێکیان لێداوە کە تورکیا و بنەماڵەی بازانی لێیاوە بە فیتی کوڕەکانی جەلال تاڵەبانی. من لێرەوە بە بنەماڵەی جەلال تاڵەبانی ئەڵێم، بە پاڤێڵ و قوباد و شانازەکان ئەڵێم، کەس ئێوەی ناوێ
هەتا خەڵکی یەکێتی ئەو نەیش گەمژە نییە دوای پاڤێڵ و قوباد و شاناسکەوێ هەر پێیان عیبە ئەوە هێشتا کاتی نەهاتوو ئەوانە قسەی خۆیان کەن من لە ناو خەڵکام دەزانم هەموو خەڵک ڕقی لێتانە دوشتانە باشە وەڵڵا بەیانی لاوی شێرجەنگی تەسبیحەکەی دایە ئاوا با بدا ئازایەتێکی وا بنوێنێ خەڵکی میزەکەن بە دەباشانە با باش ئەو ڕاستیە بزانن خەڵکی سلێمانی و گەرمیان و شارە زوو دەباشانن بۆ تەختەکە ئەو کاتە قژی شاناز ئەبێ ئەیڕنەوە لە حەقیقەتە ئەو لاوی شێرجەنگی قسە ناکا بەداخەوە بەڕاستی باشە لەسەرۆ ئەمەشەوە عەزیزانی من گوێگرانی خۆشەویست 3 ساڵ بەر لە ئێستا ئەو کاتەی کە سەرەتای ڕەخنەکانم بوو لە گۆڕان کە بوون بە پیاوی پارتی و گۆڕان شان بەشانی یەکتر کۆمەڵی سوکاتیان نووسی بوو یوسف محەممەد لە گردەکە بۆی پار نووسی کردبوو لەگەڵ خەلیل سەرکانیە باشە اینجا بڵاویان کردەوە دژی ئارام ئەحمەد گوایە ئارام ئەحمەد باندی هەبووە و دز بووە و من گیراوم و ئەم قسە پۆڕ و قسە قۆڕانە بەڕاستی باشە من کاتی خۆی ئەم قسانم هێنا لە ئاکاونت و پێیجەکەی خۆما بڵاوم کردەوە هەموو کەس ئەزانێ ئێستا پارتیەکان و مێدیای دەباشان هێناویانە بە ڕەنگ و دەنگ بڵایان کردوتەوە گوایە تازێ و پاڤێڵ لە دەستگای زانیاری بڵاوی کردوتەوە ئەم درۆ دەلەسە و ڕیاکاریە بۆیە ئەم درۆ دەلەسە و چیرۆکی مناڵانەیە ئارام ئەحمەد ناوەسێنێ باشە دز و جەردە بوومایە لە ناو ئێوە بووم باشە دز و جەردە بوومایە پارتیە بووم و قوتابی قوتابخانەکەی مەلا مستەفا بووم وەڵی بەڕاستی سەیرە پارتی بیت و ئارام ئەحمەد پێ دز و سەرۆکی باند بێ باشە لە مەسوورەوە هەتاوەکو مەخلوتا مەلا مستەفا تا حەو پشتی هەر دز و جەردە و مافیا بوون بەڕاستی باشە سەیرە پاڤێڵ و قوباد و شاناز بی بە ئارام ئەحمەد بڵێ دز و سەرۆکی باند سەری بێحەیاییە سەری ئەو بێشەرمیە بەڕاستی سەری ئەو بێئابڕوویە بە درێژایی خەت سیدانە ساڵی ڕەبەقە ئێوە گەورەترین باندی چەتە و دز و مافیان لە باشووری کوردستانە بڕۆن تەنها سێری ژیانی شاهانەی خۆتان مناڵەکانتان کە سوکاتان بکەن بڕۆن سێری سامانەکانتان بکەن باشە ئێوە چۆن لە ڕووتانێ بەڕاستی قسە بکەن چۆن شەرم ناکەن بێحەیاینە من لێرەوە تەحەدای هەموو مێژووی کورد دەکەم لە دوای 92-91ەوە باشە تەنها یەک خولەک زیندانی پۆلیس و ئاسایشی یەکێتیم نەبینیوە تەحەداکەم بەڕاستی باشە تەحەداکەم هەموو دەستگاکانی یەکێتی یەک زلیان لە ئارام ئەحمەد نەداوە لە هەموو ژیانی سیاسیە باشە من لە تەمەنی 15 ساڵیمەوە ئەهلی کتێب بووم نەک چەک و جبەخانە بەڕاستی باشە ئەسڵەن بە منیانەوێت ئەم ئارام ئەحمەد ئەڵێ وەها بەشێتە ئەوە نییە برادران بە سوحبەتەوە چونکە دایما یا کتێب یا ڕۆژنامە بەدەستەوە بووە ئەوەی من بناسی ئەمانە باشە زانێن وەها کە پێیانەوە وەها بەشێت ڕۆحی شاد بێ کابرایشی بێدەنگ بوو لە سلێمانی لە بەدەم شاخانەی شەعب و ئەوانە ئەسوڕایەوە هەمیشە جەیدەی بەدەستەوە بوو ئەی خوێندەوە کەسێکیش بوو کە بەداخەوە عەقڵەتی تێکچوو باشە بۆیە ئەوەی یەک دەقە منی دیبێ ئەزانێ قسەکانی من هەمووی ڕاستە بۆ من مەلا مستەفام دز بم بۆ من مەسعودم دز و جەردە و خائین بم بۆ من مەسوورم دز بم و ترۆریست و پیاو کوژ بم بۆ من پاڤێڵم قاچاقچێتی تریاک و هێلکەی بۆگەن ئاڵتون و مۆبایل و دوو بکەم بەڕاستی بۆ من شانازم دایان بلە دۆلارم دزی بێ ڕۆژم بێ قسە بکەم بۆ من قوبادم خاوەنی چەندین ملیار دۆلاری دزی بم ژنەکەی لە هەولێر چەندین ملیار دنیای دزیوە لەگەڵ نەشیرەفان بازانیە خۆ من ئێوە نیم بەڕاستی ئێوە ئەوەندە بێ حەیان ئەمەندە بێشەرمن ئەگەر کۆمەڵێ پیاوی جوان هەبن یا ژنی جوان هەبن کە دزی و گەندەڵیان نەکرد بێ ئەتانەوێ هەر بە زۆر بەدناویان کە ناخوا بەڕاستی بۆیە من ئەزانم هەموو ئەم هێرشانە لەبەر نەقیزەکەم دەزانن چ ڕۆڵێکی ئەو نەقیزەیە ئارام ئەحمەد من شانازی بە خۆمەوەکەم بە کرێکاری و بە یەک مۆبایلەوە چۆن بنەماڵی بازاری دەباشانم خستۆتە سەر هەزە چۆن ڕسوام کردوون ئابڕوم پێوە نەهێشتوون بەڕاستی من لێرەوە بە هەموو بەڕێزان و خۆشەویستان ئەڵێم باشە کەس لەم دنیایە بە درێژایی حەرەکەی تاریخ باشە هێزی ئەوەی نەبووە ڕوبەڕووی حەقیقەت ببێتەوە ئەمە دەرسی مێژووە حقیقت کە لە بچەیەکرێ دەرخێتە زیندان هەوڵی ناوزڵاندنی دەدرێ تیرۆر ئەکرێ بەڵام هەر بە حقیقەتی ئەمێنێتەوە بۆ هەتایە کەس ناتوانێت بەربەمە بگرێ بەڕاستی باشە چۆن بیلامانە شاناز و لمۆز و قوباد و پاڤێڵ و مەسوور و مەسعود ئاوز بوون بە ئارام ئەحمەد بەڕاستی جا ئەترسم عەزیزان ئەمە نەکبەتێکەیە ئەترسم ماوەیەکی تر هەریشێک لەمانەی کە ناوم هێنان یەک کۆر پێیان ببێت کە ئاوز بوون بە ئارام ئەحمەد باشە جا هەموو شانۆک و ئارام ئەحمەد دەرچن ئەی قوڕ بۆ سەریان باشە
وەڵامە گەڕاکە ئەی ئارام ئەحمەد مڕۆ باشە ئەم هەموو ئارامە سەرگزگرا سەر دەربێنە بۆ ئەمانە بەڕاستی مەگەڕاکن وێ ئاوز بوون بە ئارام ئەحمەد بۆیە ئەو هەموو درۆیان بۆکەن بۆیە بەڕاستی ئەمکەن بە سەرۆکی باند ئەمکەن بە دەست ئەمکەن بە نازانم ڕاکردو ئەمکەن بە نازانم چییە موچە خۆر عەرزەوەرگر هەمووشی فڕۆفیشاڵی گردەکە و سەری ڕەشە بەڕاستی بۆیە زۆربەی زۆری ئەم هێرشانە لەبەر ئەوە بوو کە من پشتیوانیم کرد لە شێخ لاهور بتەقن یەکەم جار لە داخی ئێوە ئەڵێم شێخ لاهور تا ئێستا هەر لاهوری شێخ جەنگی وتووە هەر بە ئارەزی ژوانم باشە کاکە من ئازادم بە قوربان ئێوەش ئازادن من پێم وایە قۆنەرەکانی لاهور لە مەسئول بە پیاوترە دەسەڵاتم هەبێ مەسئول بازانی ئاوا پەتەکەم ئەیهێنم بۆ سەرچینار ئەڵێم لە بەردەمی ماڵی ئەم لاهوری شێخ جەنگیە بۆ خۆ عەرز و مەزەکە گرسک مەسئول بە شەق هێنم ئەڵێم بۆ خۆ لە دیوخانە چاپچێ باشە ئەوە باسی خاڵنی شێوان بازایی ناکەم لەم قۆناغەیە چونکە دژی مەسئول بازانیە ئەوژ یاریە بەڕاستی باشە ئەمە لەبەر ئەم قسەیەکەن لەبەر لاهوری شێخ جەنگی نییە ها ئەوە بۆ ڕسواکردنی چەورەکانی بنەماڵی بازانی و پارتی ئەو قسە ناکەم بەڕاستیە نەک ئەوەی کە لەبەر خاتی لاهوری شێخ جەنگی بێت باشە بۆیە دەبێ میدیا چاوشۆڕەکەی دەباژان بزانێ یاری بە ئاگرەکات دەبێ پەری ئەحمەد کە ناوی دوو هەمی شانازە بزانێ ئێوە دەمێکە دۆڕاندووتانە تۆ تێی شانازە خۆشی خۆ لەناوە پەری دەوەرە اینجا ئیمانی بمێنێ کاکە نەعوذ بالله باشە خۆ لەناوە پەری ئیتر نازانم ئەم پەری شوێ پەری بەڕیە یا پەری بەحریە یا ئاسمانی نازانم چ پەریەکە دێ شانازەکان تۆش بە پەری بۆچی بە ناوی خۆتۆ نای قسە بکە شاناز پەری ئەحمەد بۆچی بە ناوی پەری ئەحمەد هاتووی تۆ چۆ پەریە ماڵە ئاوابی والله بۆیە ناو باە قوش برای محمود وایە باشە یا ناو شەقا قوش برای محمود وایە بەزادی خوا بەس ئەنوان لە تۆیت ئێستا ناوناوە پەری ها داوا لە هەموو جوانەکانی ئەم دنیایەکەم کە ناویان پەریە ناوی خۆیان بگۆڕن لە داخی شاناز ئەزیزان پاڤێڵ باندێکی پەلەمەکەن دوای ئەشمەسەر مەسەلەی زەوی وزارەکان اینجا بزانن کە زەوی کوردستان و سلێمانی چێت زیوێتی چۆن تاڵان کراوە پەلەمەکەن هەمووی لە بەردەستە هەمووتە بۆ باسەکەم ئەم شەو خۆشەویستە یەکێکە لە باشترین لایڤەکان بۆ ئەوی بزانن زوجەردەکان چییە باشە پاڤێڵ ئێستا باندێکی لە هەرە چەتە و سەرسەری و تریاک فرۆش لە دۆری خۆی کۆ کردوتەوە پەلاماری هەر کەس ئەدا لەگەڵ خۆی نەبێت ئەمەشی ناوناوە چاکسازی باشە ورن بە منطق با قسە بکەین 6 مانگ بە لە ئێستا دکتۆر میرانی هێناوە هەمووتان ڤیدۆکەتان بینیوە منیش بینیومە بەشان و باڵی ئەم دکتۆر میرانەیە هەڵەیە خۆی ئەڵێ پاڤێڵ ئەڵێ ئەمە سێقە پێکراوی ئێمەیە ئەمە هەرچی وت ئەوە پاڤێڵ و لاهور و تویانە باشە 6 مانگ بە لە ئێستا دوێنێ پێش کۆبوونەوەکەی گۆڕانە تەڕەودە باشان پاڤێڵ تەلەفۆنەکە بۆ ئەم دکتۆر میرانە کە بێت بەشداری کۆبوونەوەکە بکات ئەمیش ناچێت ساعاتێ دوای ئەوە دایان بەسەریا گرتیان گوایە لەسەر کەیسێکە هیچ ساڵی 2016 ئەمە ئەوە ئەسەرمێنێ لەگەڵ خۆم بە دەست بە بێڕەوش بە چەتە بە چێبی ببە ها بەڵام لەگەڵم نەبیت دزیش نەبی تۆ هەر دزەبیت ئەی 6 مانگ بەر لێ ئێستا ساڵێ بەر لێ ئێستا بۆشی نەتان کرد ها پاڤێڵ تاڵەبانی بۆشی نەتان کرد لاهور نەیەشت بەخوا درۆکەیت ڕوو ڕۆژ بێ لەگەڵ ئەبوو جەهلە عەزیزان دکتۆر میران لە ساڵی 2017 لە بەڕێوەبەری تەندروستی دەستی کێشاوەتەوە 2018 کاندید بووە بۆ پەرلەمانی عێراق بۆ ئەندامی پەرلەمانی عێراق باشە بە شەرتێ یەکێک لە مەرجەکانی کاندید بوون ئەستۆپاچیە ئەوەی کە خۆی کاندیدەکە ئەوە ئەزانێ لەلایەن لیژنەی نەزاهە و دادگاوە باشە پرسیارەکە ئەوەیە ئەگەر ئەم کابرایە ئەم دکتۆر میرانە ئەم هەموو مەلەفی گەندەڵەیە هەیە لیژنەی نەزاهە و دادگا چۆن ئەستۆپاشیتان داوە بەم کاندیدە باشە بۆ 2 ساڵ ئەندام پەرلەمانی عێراق بووە ها دوایش بووە بە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتەکەی خۆتان ئێوە داناڕزێن بەڕاستی ئاوا درۆ بۆم عالەماکان بە شتێکش عەزیزان من ئەزانم قسەکە چۆنە باشە 2 کۆمپانیا بە ناوەکانی ساتیار هێتمان خاوەنی ساتیار ناوی چۆمان ئەحمەد ڕەشیدە ئێستا لە سلێمانیە ئەوی تر کوڕێکە بە ناوی کوردە تەواوی پارەکەی بردووە ڕێکردو بۆ ئێستا بەریتانیا ئاژی ئەو کەسە یعنی پارەکە لای ئەوە مەسئولی ئەم بەشانە ئەڤین ناوەکە کە ئێستا لە سلێمانی پێم وایە نازانم بیسە بۆ بچی باشە بەڵام ئەزانم چییە لە سلێمانیەویش باشە ئەو کتابەکانی کردەوە بانکی ئاشتی باشە میران واژۆی کردووە کە کەپی تەندروستی حساسە پارەی بۆ سەرفکردن پێویستە پارۆشتیان نەبووە بۆ پاکردنەوە بۆ دابینکردنی خواردەمەنی و ئانە بابەستانە باشە کەواتە ئەوەی گرێبەستەکەی کردووە ئەوە مەسئول لە مۆزوعەکە
کەواتە ئەسڵی مەسەلەکە مەسەلەی چاکسازی و ئەم قسە قۆرانە نییە ئەگەر لەسەر دزی بێ ئەبێ یەکەم کەس مەسعود بازانی نێشیرەوان بازانی مەسعود بازانی سەرانی پاتی جەلا تاڵەبانی نەوشوا مستەفا کوڕی نەوشوا مستەفا پاڤێڵ قوباش شاناز لەتیفی مێردی هەموو سەرانێکێتی بخرن ناو زیندانەوە بەڕاستی لەسەر دزی کرد پەریە لەسەر دزی و تاڵانیکردن چا کەس هەیە لە ناوێکی پادای بە دز نەبێ قوڕ بەو کرد لەسەری ئارام ئەحمەد کەس هەیە بەڕاستی کەس نییە باشە لەکوێی دنیاە چاکسازی بە دز و جەر دەکراوە پاڤێڵ تاڵەبانی تۆ خۆ دزی برایشین ئاخر ئەم کوڕە دیارە کەسێکی زۆر ئەحمەقە بەڕاستی بۆیە پێ خەڵکی پێگێنە خەڵکی ئەزانەیە یاریەکە چییە ئەمە تەسفیەکردنی حساباتە بەرامبەر بە لایەنگرانی لاهوری شێرجەنگی و ترساندنی لایەنگرەکانی لاهوری شێرجەنگیە و ئەمەش کردەیەکی سەریانە و بەحسیانەیە بەڕاستی باشە هەر ئەم پاڤێڵە فشەکەرە باشە ئامادەیە قۆنەرەکانی مەسعود بازانی و نێشیرەوان و مەسعود کا بە دەمیە باشە کەچی پەلاماری خەڵکانێکی بێشەک ئەدا لە سلێمانی باشە قوبال لە دیوەخانەکەی مەسعود و مەسعودا چاژێڕێ لە سلێمانی خۆگرە بە پیاو بۆ چونکە یەکێتی پێخاونە بەڕاستی یەکێتی خاوەنی نییە کوا خاوەنانی یەکێتی کوا کەس و کاری شەیدان و پێشمەگە دێن و هەتا دوایی کوا حاکم قادرەکان و مەحموود سەنگاویەکان و فڵان و فیسارەکان کە هەمیشە بە ئێمەیانەوە بابا ئێمە بەقەدە هەموو تەمەنیوە پێڵاوی لاسیکمان دڕیوە باشە ئەی بۆ دەسانگدۆ بە کڵاوەکەی خۆتانەوە ئەی بۆ بەرژەوەندیەکانتان کوێر و کەڕ و بێهێز و بێتوانایی کردوون مەسەلەکە چییە وەڵڵا ئەزانن کە تورکیا و ئەزانن بنەماڵەی بازانی و بنەماڵەی تاڵەبانی ئەویان لە بەرامبەر لاهور کردووە بەڵام لەبەر بەرژەوەندەکانی خۆتان نایانە قسە بکەن تەنها مەسەلەکە ئەمەیە یعنی ئێوە ئەزانن ئەگەر لاهور تەسفیە بکرێ ئێوە دەرەچن بە ئاسانی وابی دەکەنەوە ئەگەر وابی بکەنەوە بەڕاستی ئێوە هەڵەن ئێوە دەرناچن باشە سێریکەن خۆشەویستە سێری ئەم حیزبەکە پاڤێڵ لەسەر داوای پارتی قوبادی برای دانا بە سەرۆکی لیستی هاوپەیمانی نە مەکتەبی سیاسی نە ئەنجومەنی سەرکردایەتی نە ئەوەی پێڵێن بەرژەوەندی باڵای یەکێتی زەلای من ئاگیان لێ نەبوو خۆشەویستە هەر پرسیشیان پێ نەکراوە باشە لاهور خۆی مێژوی خۆی دروست کردووە هەمان ئەو ڕاستی باشە جا چاکە یا خراپ ئەم بەحسێکی ترە بەڵام خۆی بۆ خۆی دروست کردووە بەڵام قوباد و پاڤێڵ سوال مێژوی باوکیان بوون ناویشیە شاناز چییە ئەگەر کشی برای مەحمەدە بێت و نازانوی جەلا تاڵەبانی نەبێت تۆ چی دەڕاست سەرکی سیدی قشکی پیاسی تۆ چی دەڕاستی هێرۆ تۆ چی ئەگەر ژنی جەلا تاڵەبانی نەبیت تۆ چی بەڕاستی کاک وەکو ئەو شەوتم وەڵڵی هەموو مێژویەکەی تەنها ئەوەیە کە توانوێتی مامجلال مرتاحکە تۆ ئەینا شاناز چییە هێرۆ چییە کاک هیچ پاڤێڵ و قوبادیش ئەوەیە کوڕی جەلا تاڵەبانین لەسەر حسابی ئەوە لە وەرن بەڕاستی ئینە ئەوانە هیچ نین باشە هیچ نین بەڕاستی حتى یەکێتیش مڵکی مامجلال نییە لە ڕاستی ئەوە قسەی قۆڕە خەڵکی کەسی ئاوا بکاتەوە کاتێ حەمەی حاجی مەحموود ئەڵێ یەکێتی هیماڵی مامجلالە ئەوێ بڵێ پارتی بنەماڵی بازانیە گۆڕانی کوڕەکەی نەوشوا مستەفایە حەسێکی خۆمەینی حەمەی حاجی مەحمووە یەکێتی پاڤێڵ و قوبادە ئەمە بەڕاستی شەرمەزاریە ئەمە باندی چەتە و دزە یا ژیانی حیزبایەتی بەڕاستی باشە چۆن بنەماڵی تاڵەبانی کەی بۆ یەکێتی ماندوو بوون کوڕی نەوشوا مستەفا کەی بۆ گۆڕان ماندوو بوون بەس پارەکەیان خۆڵ دزیوێنە بەڕاستی لەوەش بەدەر مامجلال خۆی زیندوو بووایە ڕێگەی بە شاناز نەئەدا ئەبوایە لە لەندەن بەس ئەسپێ بکوشتایە چونکە هەتا جەلا تاڵەبانی زیندوو بوو شاناز نەیتوانێت ناو سەکرتێریەتیشەوە هەر لە بریتانیا بوو باشە یان مامجلال بمایە ڕێگەی بە پاڤێڵە پەتەڕی ئەیە ئاوا بکە یا بەشەق ئەدادەوە بۆ بریتانیا بۆ لەندەن کاکە ڕاستی ببین ڕاستی خۆ عیب نییە باشە والله ئەو مامجلالە ئێستا لە دەباشان زیندوو بایە پاڤێڵ و قوباد و شانازی بەشەق دەرەکرد لەوە دڵنیاتانەکەم پشیوانی لاهوریە کرد باشە هەموو کوژ ئەم ڕاستیان نازانێت تا ڕاستەکەی بۆیە لێرەوە بە لاهوری شێرجەنگی ئەڵێم بیست و ئەوە ڕۆژە تۆی چی نەوتوە چاوە ڕاستەکەی من پێویستە بجوڵیت باشە پێویستە بیل لەوە نەکەیتەوە وەڵام مەکتەبی سیاسی لەوێ وتومانە بە دەسەڵاتی دارایی بۆ پاڤێڵ و ئەنە بابەتانە بێ مەکتەبی سیاسی چییە کاکەجیان بەساخەوە ئەگەر مەکتەبی سیاسیتان هەیە ئێوە ئەگەر ئەنجومەنی سەرکردایەتان هەیە بۆچی هەڵوێستان نییە کە باندەکەی پاڤێی تاڵەبانی ڕەشبگیری لایەنگرەکانی تۆ ئەکا لە مەنتیقەی سلێمانی و گەرمیانە ئەی بۆ قسەیەکیان نێ بۆ ئەم مۆزوعە کوا مەکتەبی سیاسی
بۆچی بەر بە بنەمانەی بازایی ناگرێ کە پاڤێڵ و قوباد بوون بە نۆکەری لە سێمانی و لە هەولێر و لە سێمانی لە گەرمیان و ئەمانەیە لە ئەنگلەکانی تۆ ئازارە دەن ئەیان ترسێن هەڕەشیان یەکەن بە تەلەفۆنی ئیهانیان پێکەم یا ئەیان خەنە زیندانەوە ئەی بۆ قسە ناکەم کوا مەکتەبی سیاسیەکەتان کامەیە مەکتەبی سیاسیەوە بابا من لێرەوە بە لاوی شەجێکی ئەڵێم چاوە ڕاستەکەم ئەمانە ئەیانوێ بتسڕنەوە و تەواو جا یا قبولیکە یا قبولی مەکە و وەرە سەر خەت هەزاران هەزار سەدان هەزار ئینسان چاوەڕوانی تۆیە کە قسە بکەیت وەرە سەر تەلەڤیزیۆن پەیوەندیەکان درێژە پێ بدە لەگەڵ ئێران قسە بکە لەگەڵ وڵاتەکانی تر قسە بکە لەگەڵ ئەمریکا قسە بکە وەرە سەر خەت وەرە ناوجەماوەر ئیشەکانی خۆ بکە ئەگەر مەکتەبی سیاسی وای بڵێ بڕۆ بۆ خۆ بیخونە لە مەکتەبی سیاسی مەکتەبی سیاسی چییە کێ مەکتەبی سیاسی بۆ مەگەر پاڤێڵ حساب مەکتەبی سیاسی ئەکات ئەگەر کێشەی چەکداریت هەیە وەرە من تەحەداکەم لە ماوەی 10 ڕۆژە 10,000 چەکدار کۆکەیتەوە 20,000 کۆکەیتەوە چەکدار چیە کاکەجە کەسیش نانە شەڕکە کەس نانە بەڵای شەڕ شەڕەفی شەکە بەڵام لانی کەم پێویستە خۆت ڕاوەشێنی بەم سەخافەتەی ماڵ تاڵەبانی بگری بەڕاستی بەریشی پێناگری ئەی دۆڕێنی چاوەک ئەمە ڕاستیە خەڵک لەگەڵ تۆ هەیە والله باوکم بە ناموسم هێرۆ ڕقی لە پاڤێڵ بووە باوکم بە ناموسم ژنەکەی پاڤێڵ ڕقی لە پاڤێڵە کاکەژیان باش بیزانی حتا ژنەکەی خۆی کەکشی مەلا بەختیارە ڕقی لە پاڤێڵە بە زۆر داگیرکرا بە پارۆمانە دوای کەوتی نا ڕقی لێتی کاکە والله خۆشی ناوێ من ئەزانم کاکەژیان باشە ڕاستی بزانی بەشەر هەیە پاڤێڵی خۆش بوێ ها والله ئەوانەی کە ڕۆژانە ئەچن بۆ دەباشان بۆ لای پاڤێڵ ڕقی لێیانە بەس یا لە ترسا یا لە بەسا بۆ پارە خەڵکی خێڕی نەچن بەڕاستی لا پاڤێڵ چیە کاکە شبوشێتی وە وەرە یەک وتاری پاڤێڵ پیشان بە تەنها یەک وتار بڵێ وڵا پاڤێڵ ئەم وتاری وتو بزانم هەیەتی هیچ شتێکی نییە بەڕاستی ئەمە چییە دوایەوە من کام قسانەیەکەم لەبەرەیە کە بنەماڵی بازای بنەماڵی تاڵەبانی بەسەر منتیقی سێبانی ئازاڵ نەبن لەبەر ئێوەیە خەڵکی سێبانی ئەو دەڤەری گەرمیانەوە نەخۆم لێ ناشم کاکە مشکلێکمێ وەڵا بەیانیم سلێمانی ئێران داگیری کە تورکیا بێ نازانم عەرەب بێ هەرچێ بێ ئارا مەحمەد لە هۆڵندا یەک زەڵە کێشەی منیتیان نییە لەبەر خاتی ئێوە نەقم چی بەسەر مۆسوعەکە کەی کێشەی منە لە ئەوروپایم ئازادیم هەیە ماڵم هەیە ژیانم هەیە گوزەرانم هەیە تەواو لەبەر خاتی ئێوە هاوارەکەم بەڕاستی ئێناو مشکلی من نییە 26 ساڵ لە هۆڵندام کارەبام نەبڕاوە کاکەجیان ئاوم نەبڕاوە ئاوی سارد گەرم هەموو شتێک هەموو ژیانم دابینە کاکە من تێگەیت ئەمە لە ئەوروپا بەڕاستی کاکەش ئیشیش نەکەم ژیان دابینە لە نان حکوومەتەوە نان دەوڵەتەوە بەیانی ئیشم نەبێ خوا نەخواستە نەخۆشکەمانە مام سۆشیال بۆ خۆمەسم دانیشم تەواوە ئەژیم تا ڕۆژەی ئەمرم پیش بم ئەشمە بیاردە هاوز مشکلم بۆ کەس نابێ بەڕاستی من لە بەخاتی ئێوە ئاڵم کاکە لەبەرەوە من داوا لە هەموو ئەو کەسانێکم کە چەکیان بەدەستەوەیە لە شارە زورە لە سێمانیە لە گەرمیانە لە چەمچەماڵە لە هەموو ئەمانەیە بڕۆن پشیوانی لاهور شەرجەنگی بکەن بەڵام لاهور ئەبێ خۆشی بێتە مەیدان ئەبێ خۆی قسەی هەبێ بەڕاستی باشە ئاچێ لاهور شەرجەنگی لەگەڵ پاڤێڵ دانیشێ لە دوای دانیش لەگەڵ پاڤێڵ ئەوان میدیاکانی ئەوەندە فڵانکە دزی کردو ئەوە قاچاقچێتی کرد بابەتەنە باوکم والله یەکەم دز پاڤێڵە ئەم پاڤێڵە باندی قاچاقچێتی هەیە باندی تلیاک فرۆشی هەیە یەکەم تلیاک فرۆش پاڤێڵە بۆ شارەزایتە پاڤێڵ بەتەن هێروین لە ئێران و ئەفغانستانەوە ئەهێنێ ئەنجێنێ بۆ تورکیا و وڵاتانی تر بۆ لوبنان و ئەنەم بابەتانە هەر بەتەن ئەهێنێ خۆ هەموو کەسێک ئەزانێ بۆیە پاڤێڵ زۆر باسی قاچاقچێتی تلیاک و دەرمانەکە لەبەرەوەی چێ دژەترۆرەکەی خۆی کە ئێستا دژەترۆرە ئەوان لەسەر یەکەم ئیشیان شەڕکە بوویان لەگەڵ سیروانەکە و لەگەڵ ئەم دژەتۆری ئێستا ئەم هەڵەبجەیەکە لەسەر تلیاک بوو کاکە لەسەر دەرمان بوو شەڕەکەیان برێشین کە ئەوانە خۆیان هێناویان نەبێ بە قوربانتان دەستگای زەنەری خۆی هێناوێتی ئەیلەوە دەستگای پاراستن خۆی دەستگای دژەترۆر خۆی هێناوێتی هەمووی پاڤێڵ خۆیەتی کاکیژێ هەمووی پاڤێڵ خۆی تلیاک دەرمان هێلکەی بۆگەن هەموو شتێ بەڕاستی خۆی کا پاڤێڵ تاڵەبانی حقیقەتە بەڵام بۆیە ئەم قسانەیە کات و ئەڵێ ئەوانەی قاچەجیان کرد بەرەوەی کە لەسەر خۆیان لایە بەڵام لا نابرێ حقیقەتەکە ئەوەیە کە پاڤێڵ و قوباد و ئەوانە خۆیان قاچاقچێتی دەرمانەکەن دووگەکەن هەر تەڵەمەت هەموو شتێکەکەن بەڕاستی ئەوەیە ئەم شەڕەشی کەیکە بڵێ دەرمان خۆیشە ئەم شەڕەشی کە ئەیکەن تەنها بۆیە کە زۆرترین سامانەداری خۆیان کۆ بکەنەوە جا لێرەوە عەزیزان ئەسمە کۆتای ئەو بابەتە ورن ئێستا گوێ لە ئارا مەحمەدگرن با باسی مەلەفی مڵک و ماڵ و زەوی داژیکردن بۆ تاگا لە شای سلێمانیە بەس خۆتان گوێ بگرن و هەڵتان نەبێت هیوادارم دوایی بە هەموو شوێنێکا بڵاویکەنەوە ئەم بابەتە عەزیزانی من بزانن لە کوردستانە لە مەنتیقەی سلێمانی کێ دزە گەورەکەیە بەس گوێ لە ئارا مەحمەد بگرن باشە خۆشەویستانی من
ئەم مەلەفی گەندەڵی داگیرکاریە لە ساڵی 92ەوە دەستی پێ کردووە لە ڕاپەڕینەکەەوە لەو کاتەوە کە یەکێتی و پارتی ئەوانە عەموودیان ئەدزی شۆفیان ئەدزی حەفاریان ئەدزی ئیسعافیان ئەدزی سیاری خۆیان ئەدزی هەرچی شتە دزیان نادەن بۆ ئێرە سەرەتا بە خانە حکومیەکان دەستیان پێکرد باشە خانووە عەسکەریەکان هیوەزارتی دیفاع خانووەکانی دائیرەی ئەمن و ئەمانە هەموو ئەمانە لێوە دەستیان پێکرد مامجلال و مەسعود هەردووشیان خۆیان دەست پێشخەت بوون لەم کارەیە بەڕاستی ئەمە مێژووە هیوادارم کە ڕۆژێ بتوانم هەموو ئەم قسە باسانم بنووسمەوە یعنی خودی مامجلال و خودی مەسعود بازاری خۆیان دەست پێشخەت بوون لەم دزی و تاڵانیە لە ئەوڵەوە کە وەکووتم لە خانە حکومیەکان لە خانوە عەسکەریەکان لە وەزارەتی دیفاع و فڵان فیسارەکان لە خانوەکانی دیاری ئەمن و ئەوان دەستیان پێکرد هەمیان داگیر کرد بۆ خۆیان دوای ئەوەی خانوەکانی دائیرە حکومیەکان اینجا هاتنە سەر چی؟ هاتنە سەر کارگە گەورەکان بینای وەزارەتەکان لەسەری بێخمەوە دەستیان پێکرد فرۆشیان بە ماڵی کەریمخانی برادۆست هەموو حیزبەکانی ئەو کاتە هەر یەکە بە حەزبی خۆی لەو پارەی تاڵانی بەرکەوتووە باشە بابینە سە سلێمانی خۆشەویستانی من دوای خانوەکانی حکوومەت و بینا حکومیەکان هاتنە سەر زەوی چۆڵی خەڵکی عەرەب و بەعسیەکان لەمەدا مدیرەکانی تاپۆ مۆزەفەکانی شارەوانی هەر هەمویان هاوکار و شەریک بوون باشە بزانن ئەو مۆزەفانە ئێستا خاوەنی هەموو شتێکن بەڕاستی هەمویان بوون بە ملیۆنەر عەزیزانی من باشە دوای ئەمانە هاتنە سەر زەوی توجاری و زەوی سەکەنی لەمەشدا دایرەکانی تاپۆ شارەوانی بەتەواوەتی هاوکاری ئەم داگیرکاری بوون دوای ئەمەیش هاتنە سەر زەوی زەراعیەکان ئەم زەویانە مڵکی وەزارەتی زەراع بوون هەموو وەزیرەکانی زەراع و مدیر عامەکان لەمەدا تاوانبارن جگە لەوانە بۆ حیزبیان بچڕین بەسەر دۆست و ئەحباب و ئەوانەی خۆیانە هەر هەمویان دابەش کرد باشە لە پێش دۆنمەوە هەتا 20 دۆنم عەقدی زەراعیان بۆکردن و دابەشیان نەکرد جگە لەوەی کۆمەڵی قەراراتی بەعسیان هێنا تەسەڕف و تاپۆی زۆر کەسیشیان داژی کرد و بە ناوی بەعسی بوون و ئەمانەوە ئەوانەشیان تەڵان کرد و ئەوانشیان خوارد باشە هەندێک لەم زەویانە کەوتنە ناو ماستەرپیلانی شارەکان و ناو نەخشەی گوندەکان ئەوانە هەمووی ئاوە عەزیزان هەمووی ئاوە خەتخەت کران وەکو قەتعی سەکەنی فرۆشتان کە ئەوەی پێش دۆنیمی هەبوو بێ 50 قەتعی زەوی بەرکەوتووە و هەمووشی فرۆشتەوە خۆشەویستانی باشە تیاتی 20 دۆنیمی پێدراوە باشە دوای ئەم زەویانە هاتنە سەر زەوی مڵکی وەزارەتی دارایی کاشە کە لە سەخەری و لە ئەمیری و پاوانی گوندەکان و چوزانم هەندێک زەوی ناو شارەکان پێکهاتووە باشە لەمەیە کێ بەشداری بووە کوڕی مەسئولەکان لەگەڵ هەندێک خەڵکی جوتیار یا خەڵکی دیەکان گوندەکان ڕێکەوتون هەزاران پاشە زەویان خەتخەت کردووە تا ئێستاش بەردەوامن لە فرۆشتی باشە بەرهەم ساڵح بەس بەرهەم ساڵح خۆی خۆشەویستان 70 دۆنمی لە جێشانە بەم شێوەیە دزیوە بردوێتی بۆ خۆی 70 دۆنم زەوی بردووە بەرهەم ساڵح باشە کوڕی زۆربەی مەسئولەکان لە کانی گۆما 100 دۆنم زەویان بردووە باشە کێشەی قولەرەوەیسی و تیاچوونی زانای قایم قام لەسەر ئەم جۆرە لە زەوی بوو لە قولەرەوەیسی کە دزیان هەمی خۆشەویستانی باشە ناوەکان زۆر باشە بەس با وەکو زۆرن ئەم بەشکردنیش باسکە باشەکەین کە چۆن ئەم شتانە بەشکراوە و قەتعکردەکە ئەم منتیقە بۆ تۆ ئەوە دابەشکراوە باشە زۆنی ڕێگەی سلێمانی بۆ تاسوجە دەستە ڕاست کە پێی ئەڵێن زەویەکانی فەرماندەی بۆ مەسئولە عەسکەریەکان بووە باشە و ئەوان تەسەڕوفیان پێوە کردووە و ئەوان فرۆشتویانە باشە باش نییە عەزیزان بەخشینی هەموو ئەمانە فرۆشیشی لەلایەن شێخ جەعفەر و مستەفا چاوەڕێشەوە بووە هەزاران دۆنم و دەیان هەزار زەوی سەکەنی و تیجاریان فرۆشتووە دابەشیان کردووە جا بەناوی پێشمەرگەیەکی فرۆشتن بەناوی ئەنفالۆیەکەن بەناوی شەیدەوە بەناوی شەکۆیەکەن و هەمووش بە جیفانی خۆیانە خۆشەویستان هەمووش بە جیفانی خۆیانە باشە زۆنی دەستە شەبەیەکە سلێمانی با کە پێی ئەڵێن زەویەکانی مەعرەزی علوجەکان زۆنی دژە تیرۆر بووە خۆشەویستان باشە بە هەمان شێوە ئەم زۆنیشیان هەمووی دژە فرۆشتێتی ئەم زۆنی کە ئێستا لای پاڤێڵە باشە هەمیان فرۆشتووە باشە زۆنی دەروازە و خەلیفاوا و کۆسەی چەم هەتا بناری زرگوێز واتە باشووری شای سلێمانی هەر هەمووی شێخ جەعفەر و حاکم قادر و هەندێک لە مەسئولەکانی وەک ڕەمەزان دیەکۆنی ئەوانە ئیشیان تیا کردووە و ئەوەی زۆری بردووە ئەوەی کەین بردووە وەڵحاڵ هەمویان بردووە کوتان پێێنەوە باشە
زۆنی باکووری سلێمانی لە دۆڵە ڕووتەوە هەتا بناری گۆژە و دەباشان زۆنی ماڵی مام جەلال بۆ خۆشەویستان بە هەمان شێوە بەخشراوە و فرۆشراوە و داگیر کراوە ماڵی مام جەلال خۆیان کردویانە یەک دەلیل واتە یەک بەڵگەی گرنگ کە ئەم دابەشکارانە هی ئەم زۆرانە ئەسلمێنێ ئەویش ئەوەیە هیچ کام لە دژە تیرۆر کە پێشتر هی ماڵی شێرجەنگی و ئێستا هی پاڤێڵ بووە و ئێستا بەتەنایی پاڤێڵە نەیتوانیوە لە زۆنی ئەوانی ترا یەک مەتر عەرزە هەیبێ ئەویان داگیری بکات بە پێشەوانەیشەوە لە زۆنی ئەوان نەیانتوانیوە یەک مەتر بدێ بەوانی تر بە هەمان شێوە بۆ پاوەنی زۆنەکانی تریش هەروە بووە ئەم زەویانە کەکردن و فرۆشتن و داگیرکردنی پێوە کراوە بە هاکەی 10 ملیار دۆلارە خۆشەویستە ئەگەر وردی بکەیتەوە لێرە گوێ بگرن بە تەنها باسی شەقامی سالم لە حەسیب ساڵحەوە هەتا دۆلاری سەرچنارەکەم باشە کە یەک بۆ 2 کیلۆمەتر یا 3 کیلۆمەتر زیاتر نابێت بزانن چی دزراوە و چێش دزیوێتی سێک یەک حەسیب ساڵح واتە ئوتێلی سلێمانی لقی 4 سێ بینای فێرقەی کۆن 4 بینای دایرەی ئەمنی کۆن 5 بینای شارەوانی کۆن 6 معمەلی جگەرەکە 7 ئوتێل ئاشتی 8 بینای نادی سەناعی کۆن ئێستا ئوتێل ڕامادایە 9 بینای بەنزیخانەی عەقاری ئێستا سیتی ستارە 10 گردی مەحافەزەی کۆن ئێستا گرد و ماڵی کۆستەتە 11 2000 مەتری دایرەی کارەبای بەرامبەر نادی مهندسینە 12 مەڵبەندی ڕێخستنی سلێمانیە 13 گەراژی مەسلحەی تەیژ مەڵبەندە 14 بینای مەکتەبی سیاسیە 15 گردەکەی حەمەی حاجی مەحمووە 16 بینای چاودێری داراییە 17 چەند بینایەکی سەر جادەی گەڕێکی حەیی بەکرد کە ئێستا دامودەستگای نۆکانە خۆشەویستە سەیری ئەم دو سێ مەترە باشە اینجا بڕوانە ئەم شوێنانە چەند مەتر زەوی ئەکا لە باشین شەقامەکانی تجاری شاردا هەر مەترێکی لە سروی 5,000 دۆلارەوەی خۆشەویستە فەرموو بە حاسیبە بڕۆن حسابی بکەن بزانن بەهی چەنەکە مەتی بەهی 5,000 دۆلار ئێستا لەو جادانیا خۆشەویستە با خەڵکی سلێمانی شاید بن ئایا تەنیا لە جادەیەکە ئەم جیداجیکاریە کراوە یان نە بڕۆن سەیریکەم بزانن وە قسەکانی من هەمووی دقیقە وای یاوانی باشە ئایا کە ئەمانە کرا لاهور و براکانی هەر لە سلێمانیا بوون یان نە بڕۆ پرسیاکە چەندی هی لاهور و براکانێتی وەڵی هیچی باشە ئەمە من تەنها باسی جادەی سالم باش نییە خۆسە جادەی شەڵسی و سیمەتی و سەدمەتری و ناوبازار و ئەوانی تر بژمێرین ئەبێ یابان حاسیبەیەکی تایبەتی تازەی بۆ دروستکە بۆی بزانە بای چەندی ئەینا ئەوە حساب ناکەی بەڕاستی حەزەکەم لێرەدا یەک ڕاستی بە هەمووتان بڵێم هیچ کەس و گروپێک لە کوردستان ناتوانێت چاکسازی بکات چونکە چاکسازی لە دەست دەرچووە و کۆتایی پێهاتووە چاکسازی مەحاڵ نەبووایە مەسعود بازانی خۆی ئەی کرد بەس ئەزان کە ناکری بۆیە سەردەمی چاکسازی دەمێکە کۆتایی پێهاتووە هەر کەسێ باسی چاکسازی کرد یەکسەر بکێشن بە دەمیا بزان ئەوە درۆزنێکی ساختە چییە باشە بەس خەریکی تەصفیح حساباتە و هیچی تر ئەینا قسەی قۆڕە چاکسازی باشە سێریکەن خۆشەویستان 20 ڕۆژە پاڤێڵ و قوباد و شاناس باسی چاکسازی ئەکەن باشە بەڵام خۆیان سەرچاوی فەسادی و دزی و گەنەخۆری و قاچاقچێتی هەموو جۆرە باشە ئێستا دەستگای زانیاری و دژە تیرۆریان بردووە بۆ لای خۆیان ئەڵێن ئەمانە قاچاقچێتی تریاک و ئەنواع قاچاقچێتیان کردووە سەرانەیان سندووە تعدایان کردو خەڵکیان ڕەفاندووە زۆرشی تریش باشە بەشە دێک ئەو کەسانن کە بە قەولی خۆیان قاچاقچێتیان تریاک و دزی و جەردەیی و خەڵک ڕەفاندن و سەرانە سێن و ئەمانە هەرم کەسانە بوون بەڕاستی هەر ئەمانە بوون ئێستا لای ئەوان باشە خۆشەویستانی من شاناز و قوباد و پاڤێڵ نوقمن لە گەنەخۆری و قاچاقچێتی و دزی و جەردەییە باشە خۆ بۆم باس کردوون چیان کردووە تەنها لە سلێمانیە باشە دڵنیاشتیانەکەم ئەوەی من باسم کردووە کە نرخەکەی 100 ملیار دۆلارە هێشتا نیوەیەتی کە ئەوان دزیویانە باشە ئەرزەی زەراعی عەزیزانی من کۆمپانیاکان لە ساڵی 2003ەوە دەست پێیەکە لە 2008ەوە شۆتە سەرەوە بۆ ترۆپەیە گوردە و دەگەورە بوو گەورەتر بووە باشە هەرچی ئەرزەی زەراعی هەیە باشە یا وەریان گرت یا کڕیویانە بەکاری هێناوە بۆ کۆمپانیاکانی خۆیان بۆ پرۆژەی سەکەنی بنمونە گۆیژە هی کامەرانی تاپۆ نەبەجی شارەوانی قادر فەتاح شاری سپی لای نەخۆشخانەی شۆڕشی ئاسۆی ئیسماعیل و بەختیاری شارەوانیە قەیوان مەلا یاسین بۆ هەمووتان ڕوونە و چەندین جار باسمان کردووە بە تایبەتی قەیوان لەسەر زۆر لایفم کردووە خۆشەویستانی من دەروازە هینی هاوبیری ئەنوەر برزووە
ئەمانە هەموویان بنەماڵی تاڵەبانی و مەسئولەکانیشی لە پشتێن ڕاوەستان هەموو شتەکە وەکو نسبێتی لاتوە هەر یەکە بەشێکی باشە گوندی ئەڵمانی عومەر فەتاحی لە پشتە نەورۆز و دەروازە شێخ جەعفەری لە پشتە چوارچرا نەوزادی نووری بەرگە باشە لە دەروازەوە تا نەورۆز تا ناوچەی کارگەی شەکرەکەی کۆن تا خەلیفاوە هەمووی شێخ جەعفەر دزیوێتی و هەموو شێخ جەعفەر خۆلەتی خۆشەویستانی من باشە هەموو فەرماندەیی شێخ جەعفەر و مستەفا چاوەڕێژ بردویانە هەر یەکە بە ناوی شتێکەوە باشە دەباشان زیاتر لە 700 دۆلەر زەویە هەمووی کورسات و ئەو دەوروبەرە هیماڵی ئیمام جەلالە و هیچ کەسێک لەو ناوچەیە 1 مەتر عەزەی نییە خۆیان نەبێ جگە لەمەش ما تاڵەبانی هەموو ئەمانش بەهی خۆیان نەزان باشە قوبات دەڕێگەیش نەکەیەوە ئیشەکەی بێتە هەولێر وەکو سەدەمی کۆساڵسۆی لێ کردووە باشە ئیدارەی گشتی زائید قەیوان زائید نۆکان تەنها نۆکان نزیکەی 70 تا 80 کۆمپانیای هەیە خۆشەویستانی من باشە پێیان ئەڵێن گروپی کۆمپانیای نۆکان باشە هەر هەمووی هینی ماڵی ئیمام جەلالە هەمووشی بە ناویشتی و بە ناوی بەزی ماڵی ئیمام جەلالە باش وەکو چۆن نێشنەوان بازانی لە تیڤۆ قسەیان لەگەڵا کرد هەولێر ئەی باش ئەو خانە گەورە ناخۆی ئەولێرە هاتا ئەمە چۆن پێیاکردووی چییە کەسیڵە چی وەڵا ئەوە هەمووی هینی پارتیە هینی من نییە پارتی کێیە هەری خۆتانە بەڕاستی ئەمای شەرواڵێن ئەڵێن هەمووی هینیەکێ کارە لە ماڵێکی گەورە وێلایەکەیاڵە خۆی خۆم لێ هینی یەکێتیە هەرچی سامانی ئەمیلەتە هەیە هەمویان جیوە بەڵام بە ناوی خۆشیانەوە نییە بە ناوی خزم و ئەقرەبا و دۆست و ناسە و عالم بابەتانەیە خۆ حیزب جیفانی نییە کاکە هەمووتانی خۆتانە بەڕاستی ئەوەیە ئیدارەی گشتی بە هەمان شکەوت کۆمەڵی مەشاریعی خۆی هەیە هەڵەبجە کەلار فڵان ڕانیە زۆربەی زووی زەویەکانی داژی کراوە دزراوە باشە ئەم شەقامە هی ئیدارەی گشتی بردوێتی کە ماڵی ئیمام جەلالە نرخەکەی 100 ملیار دلار زیاتر بێ خۆشەویستان ئەوەی کە باسم لە حی ساڵحەوە تا دورانەکەی سەرچنار باشە لەو حەڤەدانەی کە بۆ ئێوەم باس کردو ئێستا یەکەیەکە بۆم باسکردن 3 دانیان نەبێ کە هی ماڵی ئیمام جەلال نییە ئەو 4 هەمووی هینی ماڵی ئیمام جەلالە با بزانین ئەوانەی ماڵی ئیمام جەلال لە دەریای سالمە کامانن خۆشەویستان کە بۆ بڕۆکی ماڵی ئیمام جەلال حەسیب ساڵح وەکو وتمان ئوتێل سلێمانی بینای فێقەی کۆن بینای دایرەی ئەمنی کۆن بینای شارەوانی کۆن معمەلی جگەرەکە ئوتێلی ئاشتی بینای نادی سەناعی کۆن ئێستا ئوتێل ڕامادایەوە وتم بینای بەنزیخانەکەی عقاری ئێستا سیتی ستارە گردی مەحافەزەی کۆن ئێستا گردی ماڵی کۆسەتە 2000 مەترەکەی کە باسی دایری کارەبا بەرامبەر نادی مهندسین مەڵبەندی ڕێخستنی سلێمانی گەراژی مەسلحەی تەنیژ مەڵبەند بینای مەکتەبی سیاسی چەندین بینایی تری سەجادەی گەڕێکی حەیبە کرد کە ئێستا دامزگای نۆکانە هەمووی 2 کیلۆمەتر نابێ خۆشەویستان باشە بەڵام ماڵی ئیمام جەلال دەستیان بەسەرا گرتووە نرخەکەی لانی کەم بای 100 ملیار دلار زیاترە خۆشەویستانی من باشە باش ئێستاش شەقامی 100 مەتری شەقامی 100 مەتری ئەم شەقامە 4 کیلۆمەتر ئەمدی و ئەودی و هەمویان دزیوە خۆشەویستان بەشی هەموو سەرانێکی تێدایە کەمترینی 200 مەتری تێدایە هەمووی 500 مەتر 1000 مەتر تا 2000 مەتر یەک مەسئولی کۆنی یەکێتی نییە لەمەی وەرنەگرت بێ لەم جادە 100 مەتریە کەوتم 4 کیلۆمەتر ئەمدی 4 کیلۆمەتر ئەودی باشە هەمووشی توجاریە ناوەی شەسی دەرەوەی شەسی هەتا بەشی هەندێک لە گۆڕانەکانیشیان داوە لە کاتی خۆیان کە ئەوانەی یەکێتی بوون دوایەتە ناو گۆڕانەوە باشە هەموو ئەم زەویانە هینی حکوومەت بووە هی شارەوانی بووە وەڵڵای عەزیزان من بیرمە سەردەمی بەعس یەک ماڵیتیانە بوو ئەم ناوە ئێستا هەمویان بەخشیوە بە خۆیان ئەم دەست بۆ دەست باشە بازنەی شەستی ئەمدی و ئەودی و 2 سایدە هەمویان بردۆ بۆ خۆیان و بەشیان کردووە هەتا ئەوەی خۆیان ناوێن ناو حکوومەت پێی نەفرۆشنێتەوە هەمووی خۆیان بەخشیویانە باشە خۆیان بەخۆیان ئەم دەست بۆ دەست باشە مەشروعی مەسئولەکان یەکێتی هەرچی بەنزینخانە هەیە هی مەسئولەکان یەکێتیە لە مەترخی سلێمانی ئەوانەیە کاتێک بڕیاریان نا بەنزینخانە نابێت لە ناو شارە بمێنێتەوە هەمووی بشێتە شەستی هەمویان بدە جادەی شەستی باشە ڕێگەی سلێمانی زای تاسوجە لە باخی بەختیاریەوە هەمووی براوە دەیان مەشروعی تایە هەمووی هی مەسئولەکان یەکێتی عەزیزانی مەشروعی گوندی ئەڵمانی زائید گۆیژە تا قەرەجاوای کۆن فامیلی مۆڵ هەموو بینا بەرزەکانی شەسیەکە هی مەسئولەکان یەکێتیە یا فرۆشتویانە یا نیوە بەنوێ داویانە بەملاودا باشە ئەوانەی گۆڕانی جۆریان گرتووە باشە ئەمە بەس لە شەقامی سالم شەسیەکە بەختیاری تاسوجە جاحسابیکە با ڕۆژنامەنووسەکان بچێ سیر بکە تا 2003 هەموو شەسیەکە چۆڵ بووە چۆن داگیر کرا کێ کردی چێ بردی چێ خواردی جا هەموو سەرکردایەتیەکان یەک شت ناکەن بە ناوی خۆیانەوە عەزیزان بۆڵە بە دەرچوون بکەن کە نرخەکەیان 10 ملیار دۆلارە دراوە بەچێ شارەوانی مەسئولەکان
ڕۆژێ دابێ ئەبێ ئەمانە مەحاسەبە بکرێن و ئەبێ ئەمانە بەڕاستی ڕسوا بکەن لەسەر ئەم تاڵانەی کە کردویانە جگە لەمانە دەیان شەقامیتیان دروست کردووە چوارچرا هەیە نازانم برای مەحمە هەیە نازانم قڕگە هەیە نازانم تاوێڵەیە تا کازێوە لەسەر قەبرانەکەی ئەحمەی هیندیە ئەوەی کە باسێکە هەتا خەلیفاوە هەمووی ئەزێ توجاری بووە بڕۆن بزانراون بچێت هەمووی کڕۆنفرشتنی مەسئولەکانی یەکێتیە و هەر هەمی ئەوان بردوێنە ئێوە بۆ ناپس فاکتی سێمانی کارگەی گەی سێمانی کارگەی شەکرەکە کارگەی چیمنتۆری کوێ ها شوێنەکانی تری کوا ئایا هەمووی داژی نەکراوە ئەی سەرچنار کوا عەزیزانی من سەردەمی بە سەرچنار مرشی حکوومەت بوو هی دایرەی سیاحە بوو ئێستا سێکەن بڕۆن پرسیارکەن دایرەی سیاحە بجگە لە بیناکەی خۆی یەشتی نەماوە هەمیان دزی باشە مەشەلەکە هیماڵی جەلالی خەفا بوو خۆشەویستم ماڵ تەڵەبانی ئێوشێن داژی کرد و خێزانەکەیان ئاوارەی هەندەران کرد دیان بە کۆنە باسیەک باشە بەڵام بەشی ماڵ تەڵەبانی زۆری نییە مەشەلەکەیشیان دزی لە مای جەلالی خەفاف تاڵانی کرد باشە چاوەکە ئەمە ڕاستی ئەمانێ بە هەموو ئەمانە ئەگەر ئێستایی ئەشخاص بن یا بە شەریکیە یا مەسئولێکی پارتی یەکێتی پێیان خۆشەویستە باشە شارەوانی تاپۆ سەراعە مەحکەمە و داواکاری گشتی دەبێت لێ پرسیدان لەگەڵا بکرێت لەسەر ئەم هەموو داژیکاریە لەسەر ئەم هەموو دزیە باشە دادوەر دادگا و دادوەری گشتی نەیپرسیوەتەوە لە مۆزوعانە تاپۆ و زەراعە لەبەر ئەوی خۆیان تەنفیزیان کردووە باشە تەنانەت مۆزەفەکانیشیان تاوانبارن مەسئولی قسمەکان تاوانبار و گەندەڵ و دز بوون بەڕاستی کاکە یعنی دزی بە کۆمەڵ کراوە لە کوردستانە بەڕاستی پارێزگاریشمانەیە ئیشەکەی ئەمەیە واتە حاکمی شار على اساس کەشی دەسەر تیڤی ئەڵێ سەلاحەتی منیتیان نییە کاک هەڤاڵە بوو بکرد یا ئەوانەی پێشووترشکە دزیان لەگەڵ شەری پارتیا کردووە عەزیزان بۆ ئاگاداریتان فایلی ئەم ئەرزانە تاپۆکانیان هەمووی لە بەغدا هەیە باشە کە هەر هەمووی دزراوە لەلایەن بنەمای جەلال تاڵەبانی و سەرانی یەکێتیەوە دزراوە ئەمانە سەرانی کۆن یەکێتی وەزارەتی عەدلی عێراق تاپۆی هەموو عەرزەکانی لایە هی هەموو عێراق وەزارەتی زەراعە تاپۆی هەموو ئەرزەکانی زەراعی عێراقی لایە وەزارەتی مالیەی عێراق تاپۆی هەموو زەویەکانی مالیەی لایە وەزارەتی دیفاع وەزارەتی سەناعە هەموو ئەمانە هی خۆیان لایە ئەمانە ئەگەر دەوڵەت هەبێ نافۆتێن هەمووی داژی ئەکرێ دەبێت بێ بە مرشی گشتی بە مرشی دەوڵەت بەڕاستی کە ئەمە هەمووی دزراوە هەمووی داجی کراوە لە حقیقەتە هیچی مرشی یەسەرانی یەکێتی و بنەمای تاڵەبانی نییە لە واقعە حتا باسەکە ئەوە نییە کە تاپۆکەیان گۆڕی بێ تاپۆ کۆنەکە لە بەغدا ماوە چونکە هەر هەموو بێ موافقاتی بەغدا داجی کراوە کراوە بۆ نمونە هەموو دەباشە غاباتە گردی زەرگەتە غاباتە ئەمانە لە بەغا ئەرزەی غابات و وەزارەتی زەراعەن داژی کراون بەخشراون بە هەدیە دراون بە خۆیان بەڕاستی باشە ئەمانە دزراون و بە نایاسایی گۆڕاون بۆ مڵکی شەخسی لە دنیادا عەزیزان شتی وان نییە بە پێی یاسا غابات لە عێراق دەستکاری ناکرێت کەچی هەڵساوە بە ما تەڵەبین داگیرەکە ماڵ لە شان سەفا داگیریان کردووە جا تەڵەبین بە هەدیە بە شان سەفا وەکو مالی دایکی بێ ئەویان کردووە سەری ڕەش هینی وەزارەتی سیاحەی عێراقا بنەمای بەزێن داگیریان کردووە بۆ خۆیان با یەک نمونتان بۆ باسکەم خۆشەویستان کە نمونەیەکی زۆر ناخۆشە با بۆتان باسکەم نمونەیەکی زۆر ناخۆشە ئەوەی کە خەڵکی سلێمانی بێ ئەزانەیە دائیرەی نفوسی سلێمانی بەرامبەر مزگەوتی گەورە هینی حەبسەخانی نەقیب بووە پێشتریش جێگای ئەنجومەنی وەزیرانەکەی حکوومەتەکەی شێخ مەحموود بووە حتا لە پشتەوە جێگەی ئەسپەکان و شوێنی حەوانەوە و پاسەوانەکانی شێخ مەحموودیش بووە هین دائیرەی نفوس بەرامبەر مزگەوتی گەورە دوای ئەوەی حەبسەخانی نەقیب بە هەدیە دای بە دائیرەی مەعارف واتە تەربیەی ئێستا لە سەردەمی مەلیکە تەمان بۆتە مرشی دەوڵەت دەیان ساڵە چەندین جار گۆڕاوە بە نمونە بووە بە نەخۆشخانە بووە بە نفوس بووە بە نازانم چی بەلام ئەنە بابەتانە ئەڵۆگەی بەسەر هاتووە تابەن ئەم دایرەیە یادگاری شێخ مەحموود و ئەوانە بۆ ئەم شارە لە ڕاستیە کەچی حکوومەتەکەی بەرهەم ساڵح داگیری کرد ئەم بەرهەم ساڵح لەو کاتەیە عەبدوڕەقیب یوسف دەستی کردو بە گریان بە هاوارکردن نامی بۆ هەموو قیادەی کوردی نات کە فریای کەون و نەیڕوخێنن ئەوە یادەوەری مێژوی ئەو شارەیە باوەگو شوێنێکی ئەسەری سلێمانی بمێنێتەوە باشە کەچی وەڵامی عەبدوڕەقیب یوسفیان نەدایەوە دەیانوت ئەوە شێت بووە ئەوە خەڵەفاوە گاڵتەیان پێکرد کەچی دەسەڵاتەکەی بەرهەم ساڵح تێکیە دایان بە حسێنی مەلا ساڵح مەتی بە $50 بیکا بە پاسەڵ بە پارەیشی ڕەمزی بە حساب گوایە فرۆشراوە و کڕیوەتی
سەدان دووکانی تا دروست کراوە هەر دووکانی درراوە بە $10 حتا $30 تێدایە باشە لە سا 20 هینی کوڕەکەی نوێشام سەفایە خۆشەویستان ئارام ئەحمەدتان بمرێ هی باوکی هەژارانە ئێستاش ناوی کاسەمۆڵە یا کاسەمۆڵی پێڵێن بەناوی مزگەوتی گەورە کە لە سا 20 هی کوڕەکەی نوێشام سەفایە و دزراوە ئەمە بەڕاستی ئەو چیرۆکەیە چەند بەداخە بەڕاستی چیان لە وڵاتە کردووە بەنزیخانەی عقاریتان لەبیرە مرشی وەزارەتی نەوتە یا سەناعەیە باشە ئەمان دزیان کردیانە بە سیتیستان بۆ خۆیان فرۆشتیانە ئەمیش مەتی بە $50 ڕەمسی باشە چونکە خۆیان فرۆشتیانەوە بە خۆیان ئەم دەست بەو دەست ئاوا فرۆشتیانەوە هەموو ئەم ئەرزانە کە مەتی لەسەر و $500 یا $1000 بووە ئەمان چون بە $20 و $50 فرۆشتیانە بە دەوڵەمەندێ کە هێنی خۆیان بوو باشە دەنا لە سەجادی سالم یا مزگەوتی گەورە ئەرزە هەیە بە $20 مەتی فرۆشێ یا بە $50 هەمووی فەوتەڵەکە بازی داژکاری بنەمای تاڵەبانی و سەرانیەتیە یەک دانیان نییە بچوو تا گەوریان بەشی خۆی نەبێت بێ و بەشی خۆی نەدزی بێت جا هەیە لە چی کاکە ڕەمجێنێمەوە کڕومانە گورە هەیە قڕم ساقی ساختە چی ئەو عەرزە لەویا بە $20 یا بە $50 ئەی بۆ نایانە بە ئارام ئەحمە بنمونە بۆ نایانە بە فڵان ساری فڵانی فیساڵان بابەتانە لەویا مەتی بە $1000 باشە تۆ مەسئولەکان بە نرخێکی ڕەمزی داویانی تێ چونکە دوجار بۆ خۆیانە و خۆیان لە پشتێوەن و بۆ تۆ تەنها بەکاریە بێ بە شەریکی باشە جا عەزیزان وەکوتم ئەمانە چیان هەیە بە ناوی خەڵکەوەیە بە ناوی دۆست و عەقرەبا و خزم و ئەنە بابەتانەوەیە باشە لە چەند مانگی ڕابردووە خۆشەویستان قوباد و پاڤێڵ و شاناس بە ڕەزامەندی مەسئول بازانی کامپی کۆنی زانکۆی سلێمانیان بە نرخێکی خەیاڵی فرۆشتووە بە گروپی کۆمپانیای قەیوان ئەو چیە ساختە چییە قوباد و پاڤێڵ و شاناس بڕیارە لە ئایندێکی نزیکە تێک ڕای بیناکانی زانکۆی کۆنی سلێمانی تێک بدرێت و بکرێتە سنتەرێکی بازرگانی گەورە و هوتێل و ناوەندی وەرزشی ئەهلی کە یانە بە قەیوان بۆ بنەمای تاڵەبانی خۆشەویستە دوای ئەمانش ئەیانەوێ نەخۆشخانەی فریاکەوتن تاواریەکە نەخۆشخانەی فێرکاری تعلیمیەکە بفرۆشنەوە بە هەمان کۆمپانیا باشە خۆشەویستان تۆ سەیریکە بنەمای تاڵەبانی شانازوانە خەڵکی چی من نازانم خەڵکی سلێمانی بۆ پەلاماری ئەمانە نایە ئەی هاوار ئەرێ خەڵکی سلێمانی ئێوە خەوتون ئەرێ ئێوە تەواون ئەرێ ئێوە بۆچی بەیانیە هەڵناسن لە خەوکەن بە کلکە خاکە نازا بڕۆن بۆ دەباشان بەخوا ناتوان سەکەسان لێ بکوژن کاکە سەدەمی زەعیم سدیقیش بێ هەر 50 کەسی بۆ کوژێ بۆ پەلاماری بنەمای تاڵەبانی نایەن بۆ پەلاماری دەباشان نایەن ئێوە ئەی هاوار خەڵکی سلێمانی بۆچی پەلاماریان نایەن باشە گەنجی ئەو شار بۆ ئەیلی هاتووە سەر بۆ شاناس شۆڕکەی یا بۆ پاڤێڵە دەتل یا خۆر یا بۆ قوبادە هیچ و پوچ باشە کاکە بۆچی پەلاماریان نایەن بۆ ناشنە سەریان بۆچی دەرپێکەنەن داناکەن و ڕسوایان کەن ئەمانە مەلا بەختیار باسی گەندەڵیەکە خۆشەویستە زاوایەکی هەبوو ئێستا واسی لەکچەکەی هێناوە باش نییە لای نەخۆشخانەی هەرێم لە ڕێی پاڤڵ و مەلا بەختیارەوە پێش جابوونەوە لەکچەکەی مەلا بەختیار 4 تا 5,000 مەتر زەوی دراوەتێ ناوی سوچیەوە 4 قاتی تەواو بۆ بیناکەی ئێستا کاریتیان ناکەن بەس سیاج کراوە بە چواردۆرەکەیەوە تەواو باشە دانای حاجی ساڵحی سەنگاوی زاوای کەمرەین تاپۆیە لە ئەزەکانی ڕاپەڕین و لای مەخزەنەکە و لە سەم چەماشە زۆرترین داگیر کردووە جای ئەیزان ئەو کامەرەین تاپۆیە ئەڵێن بووە بە ملیۆن ئەمنی جیوە ئەو کامەرەین تاپۆیە خەڵکی سلێمانی ئەبێ ئەم کامەرانە تفلێکن بەڕاستی ئەبێ دەست بەسەر ماڵەکەیە بگرن چونکە ئەم کامەرانە چی هەیە هەمووی دزیوە ئەمە بەدناوە بەڕاستی ئەم کابرایە ئەم کابرایشکە لە دەهرە گەندەڵ دزەکانی سلێمانی لە واقع باشە کامەرانی تاپۆ یەکەم دزە گەورەکەی لە سلێمانیە سیروانی دەستگای زانیاری زاوای ئەم کامەرانەیە ئەمان دزە گەورەکانی زەوین لە مەنتیقەی سلێمانی لە سلێمانیە بەڕاستی هەرچی مقاوەلاتی فڕۆکەخانەی سلێمانی فەرماندەی گشتی دەڕێی کاروانی زاوای شێخ جەعفەرەوە دەکرێت خۆشەویستان مەلا یاسین شاسواری عەبدولواحید ئاسۆی حاجی محەممەد بامۆشی ئەحاسوور هەمووی قەرزانن باشە چونکە پیاوی دەسەڵاتن و شەریکە دزنی و ئەلەباتانە کەس لیان ناپرسێتەوە باشە جا ئەم جارە باسی کۆمپانیای بەڕێز و مەلا یاسینشان بوو ئەکەم بە دەرفەتێکی ترە دوجار ئەموێ پێتان بڵێم ماڵی شێرجەنگی ناویان لە کوولەکەی تڕیشان نەبووە سلێمانی ئاوای لێکراوە ئەگەر ئەم قسەیە وانە دادگایم کرد ئاوا دزراوە من ناڵم ماڵی شێرجەنگی شتێکیان نەکردووە بەخوا ناڵم گەندەڵیان نەکردووە بەخوا ناڵم پارەیان نەبردووە بەخوا ناڵم ئەرزیان نەبردووە بەخوا ئەمانە هیچی ناڵم چونکە وەکووتم ئەوەی یەک ڕۆژێکێتی بوو بێ و مەسئولیەتی بوو بێ بەشی خۆی هەڵکیفانەوە تەواو بەڵام ئەمێکی ئێستا باسم کرد کە بای $100 میلیارد ماڵ تاڵەبانی و سەرکۆنەکانێکی دزیویانە ماڵی شێرجەنگی بوونیان هەر نەبووە بەڕاستی
حربوونیان نەبوو لە ڕاستیان بۆیە من قەشمەریم لێیە کە پایڤڵەڵێ وای ئەمێنیانە گرین چاکسازیکردنی کوڕە بڕۆ هەی دز بڕۆ بابە باوکی تۆ گردەکەی یا وەکو مڕکی باوکی بە یای بە نەوشیان سەفا 124 دۆلم زەوی بوو دەم لە دایشیایە تێگەیت دەم لە دایشیایە وەکو بەکرێکانی پایکردنەوەی پارەی دزی بووە کاگەژیان وەڵڵا مامجلال خۆی دز بوو بە قورئان هەموو سەرانێکی پارتی دز بوون کاکە پارەیان بینی هەمووشیان بی چووەتەوە باشە ئەوەیە ئەمە ڕاستیەکەی دیکاکە کۆتایی قسەکانم ئەمەوێ بڵێم هەموو حیزبەکان گەندەڵ و دز و خیانتیان کردووە سەرتۆپی هەمویان بنەماڵی بازانیە واتە هەموو حیزبەکان بە ماڵ تاڵەبانیشەوە بە یەکێتی و سەرانی کردیشەوە هێندەی بنەماڵی بازانی نەیدزیوە و پارەیان کۆ نەکردوێتەوە و نەیشیان کوشتووە و دزیشیان نەکردووە خیانتیان نەکردووە باشە کاکە بەڵام یەکێتی لەم هاوکێشەیە ئەحمەقترین حیزبە بەڕاستی حەقیقترین حیزب ئەم یەکێتیە بەیەکەوە دزیەکەکەن جەردەیەکەیەکەن دوای دەبێتە کێشەیان گروپێکشکە تاوانبارەکە کە ئەوە سەرچاوی خراپیە و دزیە و گەندەڵیە و خۆم باشم ئەلبەتەنە لەکە دەی خۆشی هەروە بووە باشە ئاوای باشە ئێسک و تووسی یەکتر ئەشکێن ئۆباڵی هەموو خراپە و خیانەت و دزیەکان ئەخەن ئەسەوی یەکتر و بۆ مێژوو ئەینووسنەوە بەڵام پارتی بە نمونە هیچ کاتێک کارێکی ئاوا ناکە بە پاکی لێ دەرەچێت باشە بڕۆ پارتی جێ ئەبێتەوە وەکو جەوهەرنامیر یەک قسەی پارتی ناکات باسی یەک گەندەڵی ناکات باسی یەک دزی ناکات باشە بە پاکی لێ دەرەچێت پارتی بەڵام یەکێتی دوجار ئەبێتە ناشینترین و خائینترین و گەندەڵترین دزترین حیزب لە کوردستانی باشووری کوردستانە چکە خوان وا بە یەکتراڵێن خۆ قسەی ئێمە نییە کاکەشە خوان وا بە یەکتراڵێن خوان یەکێکەکەن بە دز و بە جەردە و بە خاین و بە عەجزداجی کرد خەتای ئێمە نییە بەڕاستی بۆیە پارتی بنەماڵەی بازانی عاقڵن بەڵام یەکێتی ئەحمەق یەکێتی بێخەونە بەڕاستی بۆیە لێرەوە ڕاگەێنم یەکێتی دانیشتیمانی کوردستان ئەحمەقترین حیزبی سیاسیە بەڕاستی هیچ حیزبێک نییە ئەوەندە گەمژە بێ سیاسەتی سیاستە لە کوردستانە هیچ حیزبێکیش نییە ئەوەندە ڕقیان لە یەکتر بێ ئێستا ڕابەرایەتیەکەی بەڵام بنەماڵەی بازانی وان نییە بنەماڵەی بازانی عاقڵن حەقەتە ئیشی خۆیان باشە یعنی منطقیتیان نییە تۆ گۆڕانبی بڵێ وەڵام من گۆڕام دەنگێن بە پاڤێڵ تاڵەبانی ئەوە ڕسواییە بۆ عومەر سعیدی و کوچیا و نما و تۆپەڵە مناڵە بردکە و چەورە و مۆرەکان وانم بابەتە قوبات بەسەرێکی دیستەکەات هەڵدەنگ بابە تۆ بۆچی خەڵدەنگ باتێ بەڕاستی گۆڕانی گردەکە بۆچی بۆ پاڤێڵ ها والله من لە سێمانی بم من دەنگ نادەم بۆ شازایەتەن دژاتیشی یەکەم لە کاتی خۆیان بەڵام ئەگەر دەنگ بم لە سێمانیە دەنگێن بە پارتی چونکە هەرچێ بێ دەنگ بە ئاغابەی باشترە وەی لە نۆکەرەکەی کە گۆڕکەیەکێتی و ماڵجلا تاڵەبانی و گردەکەی گۆڕانە یعنی دەنگ بە ئاغاکە بێ لە نۆکەرەکانی باشتر باش نییە من ئەگەر دەنگ بم بە عومەری سەیعەلی و بە گۆڕان ئەویش بیا بە قوباتیش بیا بە پارتی جا بۆ خۆم ناگەنام بە پارتی بۆچی دەنگم بە ئێوە گردەکە و گۆڕان خوا کەری نەکەن و بەڕاستی کاک هەر بەڕاستی بۆچی دەنگ بم بە ئێوە کاک چییە مەسەلەکە باشە ئێستا یەکشی کەم کەشف کردو خۆشەویستان لە شەقامی سەڵمەتی کە ئێستا قەیوان ئێوێ بیکاتەوە ئەم شەقامە بە هەر زەویەکە ئەڕوا قەیوان لە هەردوو بەرەکە 5 مەتر لێ دزیێت ئەدۆسێتی ئەو قەیوانەکە چەند سەخیفە خۆشەویستان ئەو جادەیەکە بە هەر زەویەکە بڕواکەی کاجاری سەڵیەکە 5 مەتر لەملا 5 مەتر لێ ئەدزێت باشە ئەوێ بە مرشی قەیوان باشە هەمانە مامۆستای دزین خۆشەویستانی بن هەر ئەمە هەر ئەو 50 کاتۆ نرخی $1 ملیار خۆشەویستانی بن ئەوە بۆیە منیتر کاتان ناکوشم 1 ساعت قساکەم پێم وایە کۆتا پێم بۆ لاهوری شەڕجەنگیە وەرە دەنگ برای من یا ئەوەیە بەجێ بێڵە چوزانم کەمە خراپە بەڵام وەکو ڕێی من بێت وەکو پۆڵا ڕابوەستە بەرامبەریان و قسەی خۆتت هەبێ هێزی خۆت کۆبکەرەوە خەڵکت لەگەڵا پشتیوانیت ئەکتا کۆڵمەدە مەترسە لەمانە حسابیان بۆ مەکە باوکم بە ناموسم ئەو پاڤێڵ تاڵەبانیە خوێن ببینێ زیاترەگە بێت بابەشکە جەبانترین زەلام پاڤێڵ و قوباتە باشە قوبات قسەی لەگەڵاکە دەستەکە بگریان کاکەشێ من ڤیدیۆیەکم بۆ نار بەدەنگ 100 قسەی سوکم بۆ قوباتەوە بە وەساڵەکە بۆ منات بۆ قوباتە هیچ بووچە وتم نایە من نەبەنجانێکیت ئێوە لە ئاسی ئەوانین کوڕانی جەلال تاڵەبانی و کچانی برای مەحمەد لە ئاسی قۆنەرەکانی ئارام محمەدی شانین ئێوە ئەو پیاوژنین باسی منکەن بەڕاستی ئێوە خەڵکانێکی دز و درۆزن دەڕاستیە ئێوە ئەو پیاوانین دەستبانەی گەرمە منیشکە ڕەشە حیاتم پێوە ناڵم ها کەرامەتان شکێن با پاڤێڵ تاڵەبانی باش بیزانێ کردوڕە بووم دەست بۆ کۆمەڵی موازع بەرم لە کوردستانە بەتەواتی وا ئەکەم ڕەجمتان کەن بەڕاستی
با نەچمە ناو ژووری نووسینەکانیشتانەوە بە کچانی برای مەحمەدیش ئەڵێم ئاگادار بن پەلاماری ئارا مەحمەد مێ پەلاماری من مێ کە چوومە ناو ژووری نووسینەکانتانەوە ئەو کاتە لە کوردستانە ئابڕوتان بۆ نایەڵمەوە خۆشەویستان ئابڕوتان بۆ نایەڵمەوە پاگەڵ و قوباد و شانازەکانەوە بەرەوە نەچن ئیهانە بە ئارا مەحمەد بکەن 27 ساڵە لە داخی ئێوە کوردستان نەبینیوەتەوە لە زوڵم و ناحەقی ئێوە باشەوە بزن تەواو من تر کاتان ناکوژم خۆشەویستانی من خواتان لەگەڵ شەوگاتان خۆش بێ حرمەتێکی زۆرم بۆ هەر هەموو لایەکتان هەیە هیوادارم کە لە هەر شوێنێکی دنیا هەن ساق و سەلامەت بن هیوادارم ئەم ڤیدۆیە یا ئەمە لەبەروی ئەو زەویشتانی تایە بڵاویکەنەوە بە هەموو شوێنەکە بۆ ئەوەی هەموو خەڵکی کوردستان بزانێ خەڵکی سلێمانی بزانێ چۆن سامانی ئەم وڵاتیان جیوە ماڵ تاڵەبانی و سەرانیەکێتی خواتان لەگەڵ